سلام عليكم قوتابیانی خۆشەویست. لە ڤیدیۆ ئەم جارە دێنە سەر پرسیاری 45 لە ڕاهێنان ئەمانە لە 188 لە بابەتی چەند لاکان لە بەشی پێنجەم. پرسیارەکەمان دەڵێ ژمارەی لایەکانی چەند لایەکی ڕێک چەندە کە پەیوەندی هەر ناوە گۆشەیەکی یەکسانە بە دوو ئەوەندەی پەیوەندی هەر درە گۆشەیەکی. ژمارەی لایەکان مەبەستی چێواتە نون، کەواتە پرسیارەکەمان دەڵێ پەیوەندی ناوە گۆشە یەکسانە بە دوو ئەوەندەی پەیوەندی درە گۆشە. یاسایەکمان هەبوو ئەڵێ چ سەرجەمی پەیوەندی ناوە گۆشە یەکسانە بە چەند؟ ئەڵێ چ دوو ئەوەندە، ئەوە دووەکەم دانا ئەوەندە مەبەستی چیان جاران، ئەوە جارانە گەشم دانا دەرە گۆشەش پەیوەندی چەند بوو؟ 306 پلە بوو. سەرجەمی پەیوەندی ناو گۆشە دەکاتە چ 180 جارانی نون کەم دوو یەکسانە. دووەکەی ڕاستەوخۆ جارانی 306 بکە دەکاتە چەند؟ 720. ئەوجا چ بکە؟ ڕاستەوخۆ هەردوو لای دابەر 180 بکە، لەوەی 180 لەگە 180 ڕاستەوخۆ کوڵبیتەوە. لێرە چ ماوە؟ تەنها نون کەم دوومان ماوە. 720 دابەشی 180 بکە دەکاتە چەند؟ دەکاتە 4. ئەگەر ناتوانین چ بکەی سفرەکەی لەگە سفرەکەی کورتکەوە 72 دابە 6دا دەکاتە 4. نونەکەمان لە شوێنی خۆی، یەکسانەکەمان لە شوێنی خۆی، چوارەکەمان لە شوێنی خۆی. سار دوومان هەیە ڕاستەوخۆ فرەدە و لای دەبدە چەند؟ 2 نون یەکسانە بە چەند؟ یەکسانە بە 6. پرسیارێکی ئاسان